عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ بەڵێ من پێم وایە ئەو سزانێک کە حکوومەتی عێراقی بەڕێز حەیدەر عەبادی خستوێتە سەر خەڵکی کوردستان و سزایانە زیاتر سیاسیە بۆ چەساندنەوەی خەڵکی کوردستانە. ڕاستە لەوانەیە غەڵەت لە بینی هەردوو حکوومەتی کوردستان و عێراقی هەبێ، بەڵام نابێ بۆ شێوەیە سزای خەڵکی کوردستان بدرێ، چونکە داخستنی مەتاڕ و سنوورەکان ئەوە لە مەسلحەتی خەڵکی کوردستاندا نییە. لایەنە سیاسیەکان یەک گوتار بن، یەک وەفدێکی هاوبەش و چالاکیانە بێ. ئەگەر چ بەغدا داوای وەفدی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد، لایەنە سیاسیەکان یعنی یەک گوتار بن، هەموو حزبەکان نوێنەری خۆیانە بێت لە وەفدا. ئەمە یەک. دومیشیان حکوومەتی هەرێم پێویستە مەرجەکانی حکوومەتی عێراق جێبەجێ بکە، بەڵام چۆن یەک وا جێبەجێ نەکا کە حکوومەتی عێراق هەرچی ود حکوومەتی هەرێم بڵێ باشە، یعنی تەسیل لەسەر مافەکانی خەڵکی کوردستان نەکە. ئەپاتی نەبێتن کێشت هەرێمی بێنە چارەسەرکردن و ئەوی نەبێت ئەوان کێشا چارەسەر بکە بتنیە وەختیت کوژیت بۆ کوشنا دەمیە ئەنتان پەرلەمانێت مێت حکومەتە عێراقێت بەشدار ئەوێت گەل عەبادی بەشدار بینە حکومەت یعنی شەکەش حکومەتش پەرلەمانی وەکێشن دیگەلێک باشتر و چێتر بیت بۆ مەل هەرێما کوردستان. تەنیا دەوام ئەوەیە یەکگرتوو بین، دەست لە دەستکەین بۆی بگەین بە ئەو خەونەی سەدان ساڵە خەباتی لە پێناو دەکەین، شەهید و قوربانیمان لە پێناوی داوە. بەڕاستی ترکاتی ئەوە یەکگرتوو بین.